يعني هات شون بڵێ وەکو نەسیحەتێک ئەو کەسانی کە مناڵیان هەیە ئەو کەسانەی کە مەسەلا ئەو شتان نەبینیوە و هات چۆنەڵێ لە دەردەدار پرسە و لە دکتۆر مەپرسە زۆر ناخۆشەکە چیتە شوێنێک ئەوە مناڵە نەبوو ئەو بۆ ناچی بۆ لای دکتۆر ئەوەی کە مناڵی نییە ڕەزیلە ئەوەی کە نازانم ئەها هەنێ قسە هەیە یعنی بەڕاستی ئەڵێ جێی فیشەک چاکە بێتەوە بەس جێ قسە چاک نابێتەوە ئەو شتانە زۆر زۆر ناخۆشە گەر بڵی باسمان نەکردووە باسمان کردووە بەڵام ئەم وتیە لەناو ژنە هەیە بم بوورەکەم قسەیاکە یعنی هیچ جارێک ئێستا ئێمە خەڵکمان لەگەڵایە باشە مناڵی نابێت هەتا ئێستا لەو حجرەیە لەو مزگەوتەی ئێمە هیچ ڕۆژێ لە ڕۆژان ڕێگەمان پێ نەکردووە بۆچی مناڵت نابێت نەمانوتووە باشە نەمانوتووە بەڵکو دوعای خێرمان بۆی کردووە بەڵام لەناو ژنە ئەم وتیە هەیە ئەنجا تۆ من ینی وازانیشن بە قسەی منەکات مامۆستاگیانەها سەیریکە هەموو کەسێک عادەتەن شکرخوای گەورە پایدارێکە و قسە و زۆر زۆر ئەڕوا لە ناو خەڵکا و خەڵک زۆر خۆشەوی تو یعنی ئەمە شتێکە هەموو کەسە زانێ ئێستا تۆ مەسەلا هەنێ قسەی خێر بکەی شتێ بڵێ احتیمالە بۆ کەسیش لە تۆ فێر بێ هەر باشە من نەک بۆ خۆم بۆ هەموو کەسێک یعنی هیوا هەیە مناڵی نییە هیوا هەیە خانووی ئەو بۆ تا ئێستا خانووتان نییە هیوا هەیە سارێ نیە ترەها خۆتە زانی خوشکەکەم خی گەورە لە قورئانە لە سوورەتی المائدة أفمن يا أيها الذين آمنوا لا تسألوا عن أشياء إن تبد لكم تسؤكم أي أوانيك خوتان بإيمان دار أزانا باش خود بمسلمان أزاني لا تسألوا عن أشياء إن تبد لكم تسؤكم برسيار هني شد مكان أجر بود رونا وبيت خجالة بيت باشا أجر بود رونا وبيت خجالة بيت أفتيك منالي نية خو بدس خوي نية أجر بدس خوي بوايا منالي دروس أكر كواتا بدس هي بدس الله يا تو رخنا لم أفرد مجرى تو أجر أتيبرو رخنا الأخوة بقرا والعياذ بالله كأم بي كافر أبيت رخنا الأخوة بقرا وهي يعني لناو أفردا بداخل يعني زورينا من نالم بياو أميتيانية هي بلام زور بكمي بلام لناو أفردا زور تانا أدري لبرامبر غيبت أكريا زور جار أكات حدي بختان باشا عيب دركردن للاشا للدموشا وللوت لأندامكاني لاشا أم بالاي وايا أم بالاي بچوكا أم ورقي وايا أم پشتي وايا أم چناقي وايا أم لوتي وايا أم بابرات تجميل كامل بمنباتي ونايا مناو خلقه أم الجن براسي خريكي مشانية خواهي يقول للقرآن الرشاد لهم أو كسانك أنه ناتولا لخلق دركا ويل لكل همزة لمزة هاوارنا الله جهنم بو كسيكوا تعليق لخلقتها كخلق أشكال يتوا كعيب عاري خلق دركات كناو ناتولا بدواي خلق وهلا بستير أمانا هموي لقرآن باس كراوا تنانت يعني بلال حبشي خوي كركي رجبو باشا ضري غفاري جاري كان دنگدنگێکی لەگەڵا دروست کردوتی یەبنە سەودا ئەی کوڕی دایکە ڕەشەکە يعني طبعا ئەمە زۆر زۆر دڵگرانی کرد هات بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی خۆت ئەزانی ئێمە بەدەستی خۆمان نییە ئێمە کە ڕەش پێستین ئەبوو دەڕ عەیەڕەنی بئومی بەدایکم عەیبداری کردم کە دایکم ڕەش پێستە ئەبوو دەڕی بان کرد فەرمووی تۆ یەشتا خەسڵەتی جاهیلیەت دەمێشکتایە كواي بيود أبو ذر غفاري سري لعرزك دانا سويني خوار ببلالي ودوتي أبي بقاش وبيت بان سرب بو أوي أو جهالة لم يشكما نمينت يعني براسي هني آفرتها سبحان الله هيج لأخوانا ترسي هيج لأخوانا ترسي باشا يعني أما على أساس شو سيري بوكا باشا شو سيري بوكا لقى زاوايا جاريك سرشي عمري نمينت خوا أم زاوايا خوي خسارك يا خوا شاوي چور وای ئەمینەیە نایە خۆی خەسار کرد هەزار ناو ناتوەری ناشرین و نابود لەم کچە دەرەکەن باشە یا لە زاوای داماوە بەڵام پیاو ئەوەی نییە هەر دەستخۆشی لێکا وەڵێ پیرۆستان بێ و پیر و خەڕۆ بن بەیەکەوە بەڵام ژن سوبحان الله لە چاوەوە سەیرێکا لە لوتەوە سەیرێکا لە چەنا ئیتر حتا ئەگاتە ژێر پێی سەیری ئەکات و لە خوۆش ناتەسێ بەڕاستی یعنی ئێستا غەیبەت باشە غەیبەت گوناهێکی گەورەیە وەکەوە وایە لاشەی ئەو کەسە بە مردویی بخۆی کە ناتوانیت بەڵام لەناو ئافرەتانە ئەمە باوە کە دائەنیشێت بەبێ غەیبەت دانانیشێت لە خوشکەکەیەوە دەستی پێکات جاری وایە غەیبەتی دایکێکە ماڵێکە دیاخۆ کورە ئافرەتی وایە دراوسەکانی شەو تا بەیانی دەستی ئەم کەس لە دەمی ئەم ژنە سەلامەت نین لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئافرەتێکیان بۆی کرد فەرمیان ئەم ئافرەتە نوێژی سنەتی زۆرە ڕۆژی سنەتی زۆرە بەڵام تؤذی جیرانها بلیسانها دراوسەکانی بە زمانی عەزیەتەدا فەرمی فەئینەها فی النار ئەو ئافرەتە لە ئاگرایە
يعني كفي علي بابا غيبت هيج كفارتي نية إلا أبي بشتى جهنمه إسفادي نية علي بهتان يعني زور بأسانية توانية بأفرتي كتب بلي قحفية دول الرجال وشكا زور ناشرينه بلام زور بأسانية توانية وببرامبركي بلي يعني أجر تيكي دا لقال يا أمادية بهتاني ناموسي بودرسكا بلي أي تو نبي لقى بياي فلانا واتر لقى فلانا بقالا واتر أفرتك باكا بيقرده هیچ كشي يعني هیچ خرافية كينية والله ما فتر النبوي درسكا عموما وشككم أميتو عيبانية أميتو أشياء خواهي بلغا فضلي ببخشي بيتي بتو أويك منالي هي لتو زياتر نية أويك منالي هي أرككي لتو زياتر أجينا لكتاية تو چون دايكو باوكا بجيهشتوا منالي توش دو رشتو بجيهلت يقين التغير هل كسرابو مالي خوي كتشوكا وكرجنا يعني ئێستا دایک و باوکی وا هەن لەم شارەیە خاوەن کوڕوکچن بەڵوەکە وایە کوڕوکچیان نەبێت لە شوقەیەکە لە ماڵێکە بە تەنیا ئەژین پەکەوتە لەسەر جێگا دەردەدار نە کوڕ دێ بەلایە نە کچ دێ بەلایە ئەگەر هەفتەی جارێ بێت تەلەفۆنێکی بۆ بکات سەردانێکی بکات 2 کیلۆ میوەی بۆ بێنێ یا هەر نایەت کەواتە ئەوەی تۆ عیبە نییە خوشکە بەڕێزەکەم ئەوەی تۆ شتێکە لە خواوەیە سوبحانەه وتعالە وداواکاری خوای پەروەردگار بەناوی ساڵح شفیع و بەخشێ ئەبێ ئەو ئافرەتانش بە خۆیان ناچنەوە چکە باوەڕ ناکەم هیچ زەلامی ئەوەی بە تۆ وتبێت ناوەڵا پێو نییە بە تاکید ئافرەتە و کەسی نزیکی خۆشتە یعنی باوەڕکە ئەوەی خزم پێتەکە لەگەڵ ڕێزمە بۆ هەموو لایەن ئەوەی خزم پێتەکە قەت بێگانە دایەگیان خوشکە بەڕێزەکەم طبعا ئەبێ هەروە بێت چکە هەر خزمەکە ئەدناسیە هەر خزمەکە تێکەڵیت ئەکات ئەی خۆ بێگانەکە نادناسێت بێگانەکە لە دووری تۆیە نازانی کێشە و مشکلەکانی تۆ چین باشە بەداخەوە ینی ئەم ئەتوارە ناشرینە بابێت تەرەکرێ جا ئیسا حالین هێرشێکی زۆر لەسەر منە لە سۆشیال میدیایە عەلەساس من پشتی پیا ئەگرم و پشتی ئافرەت لە عەرزەدەم ئافرەتی ڕوسپی ئافرەتێکی دینداری داوێن پاکی دەستپاکی خواناست یعنی خوشکی منە دایکی منە ڕێزی لەسەر سەرمە بەڵام من کاتێک کە باسی هەندی ئافرەتی خراپم کردووە تۆ خۆ لە زومرەی ئەو ئافرەتە خراپانە نیت تۆ بۆ دیدی دیفاع لەو ئافرەتان ناکەیت باشە من باسی ئافرەتی سۆزانیم کردو باسی ئافرەتی دەمەوەرم کردو باسی ئافرەتێکم کردووە کە وجود بۆ پیاو نازانێت باشە کە شەق لە پیاوەدا شەق لە خەسوو لە غەزووریەدا پیاوەکەی دەرەکاتە دەرەوە ئەی خۆ تۆ لەو تاقمە نیت بۆ دی لە سەریان ئەکەیتەوە باشە یعنی تۆ حەزەکەی ئافرەتێکی فێمەنیست بیت ئەزانی فێمەنیست یەک لە ئیشەکانیان چییە یعنی ژن و پیاو لە دەرەوە ئەگەر هەر عیلاقەیەکی ناشەرعیان هەبێ یان ئەتوانن لە دەرەوەی خێزان مناڵ بخەنەوە یعنی ئەتوانن زینا بکەن تۆ حەزەکەی ئافرەتێکی فێمەنیست بیت منش قسە لەسەر ئافرەت نەکەم یعنی ئەگەر تۆ پێ دوا بێت من ئەەکەم لە ئێوە تۆ خۆت دیارە ئافرەتێکی خراپیت تۆ دیارە ئافرەتێکی خراپی ئەگینا من پێش ئەم لایڤانە ئەسڵ یعنی گلەی ئەوم لێکرا کە تۆ زۆر پشگیری ئافرەتەکەیت من دایکم ئافرەتە لە ئافرەت لە دایک بوومە تا سەریەسخان پشگیری ئافرەتی بە ناموس و بە حیا و بە شەرمەکەم تا سەریەسخان لەگەڵ ئەوەیان خانەوادەکان تەبابن لەگەڵ یەکتریا تا سەریەسخان لەگەڵ ئەوەیان پیا و لەگەڵ ژنەکەی خۆیان میهرەبان بێت چاک بێت پیاو بێت مرد بێت تێگەیشتی بەڵام کار بگاتە مریشکە ڕەشە ژن شەق بدا لە پیاوی تفی لێ بکات جنێوی پێبات دەری کاتە دەرەوە منەتەوێ پشگیریەوە ئافرەتەشکەم تێ پشگیری بکەم ها پشگیری ناکەم جارێکیان ئافرەتێک هاو بۆ مزگەوت وتی مامۆساگیان پیاوەکەم ئەڵێ مامۆسا سۆران پێمی و تۆ بڕۆژنی دووەم بێنە وتم وەڵاهی من پیاوی تۆ ناناسم بەڕاستی ئەمە بوختانیشە و منیش بە هیچ کەسێک ناڵێم ژنی دووەم بێنە بە هیچ کەسێک ناڵێم دەیوتی ئەو لە ڕێگەی وتارەکانی تۆی نازانم چیوە جاری وتم من لە ڕێگەی وتارەکانمەوە هیچ کەسێکم هان نەداوە ژن بێنێت سنگڵم هان داوە ژن بێنێ زەواج کات بەڵام بە پیاوی خەڵکم نەوتوە ژن بێنە بەس من ئەوە موتووە بەس ئەوە موتووە تۆ ئەزانیت ئەم ژنە بۆ ژیانی تۆ گونجاو نییە باشە ئەزانیت لەگەڵ ئەم کەسەیە ناتوانی هەڵکەیت باشە ئێمە حەلێکمان هەیە یا ئەوە تا پێویست ناکە هەموو ڕۆژێ ئەم شەڕە بکەیت هەموو ڕۆژێ گەڕەک و دۆست و یعنی دوژمن پێت بزانێت فەرتە نەبێ لە ماڵەوە یا ئەوە تا ژیانێکی نوێ هەڵبژێرە یا ئەوە تا لە ژیانی خۆت دەریکە ئەمە حەلەکەی خوای گەورە لە قورئانە دایناوە بۆیە من نەپشگیری
چی پێڵێن نەپشتم لە ئافرەتی مسلمان کردووە نەپشتگیریش چۆن بڵێ نەپشتی پیاویشم گرتووە حاشا وەلیلە خراپ و ئاماژەم بۆ کردو و چاکش چاکە ئاماژەم بۆ کردو